بەنای خۆی بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە هەفتەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگا لەگەڵێەوەی ئەزیز و خۆشەویستم هیوادارم تا دوا سات و کاتی بەرنامەکە هاوڕێ بن و بینەرمان بن. ئەزیزانم یاریەکانی چوونی قۆناغی نیوەی کۆتایی چامپیۆنز لیگ سێشەمە و چوارشەمەی ڕابردوو بەڕێوە چوو، یعنی ئارسنال بە گۆڵێکی بێوەڵام لە نێو خاکی ئیمارات لە نێو یاریگەی خۆی بە ینی پاریس سەن ژەرمان دۆڕا لە یاریکی تەواو خۆش و چێژبەخش و دراماتیشیشە گۆڵ بە گۆڵ هەردوویانەی ئینتەر میلان و بەشلۆنە ڕاستتر بڵین بەشلۆنە ئینتەر میلان چووکە لە نێو یاریگای ینی بەشلۆن یاریەکە پێشکەش کرا هەردوو تیپ بە سێ گۆڵ یەکسان بوون. قسە ئەکەین لەسەر یاریەکان و چانسی کامیانە بەهێزترینە بەپێی ئەنجام یاری چوون بۆ گەشتن بە قۆناغی خودی بۆ گەشتن بە یاری کۆتایی بە میوانداری زۆر برای بەڕێز و خۆشەویستم مامۆستا هیوا سعدی کە لە شاری هەڵەبجەی خۆشەویست و تەشریفێنەوە ڕۆژناونووس و شۆبەکەی تۆ پێ یاخوا بەخێر بێت. زۆر سپاس کاکۆ. دووبارە چاو دڵمان ڕوون. زۆر سپاس چاو دڵ ڕۆشن. ئەو خەڵکی هەڵەبجەیە چۆنن؟ سپاس بەخوا زۆر باشە. الحەمدولله ئینشەڵا باشە بن. هاوڕێ و هاوکار و برای خۆشەویستم شۆبەکەی تایبەتی پێیان بڕیارتە هەبڕیار گیان تۆش بەخێر بێت. زۆر سپاس کاکۆ ڕامەخەویکان. زۆر سپاس کاکۆ. مامۆستا ناچمە سەر بەشلۆنە گەڕم هەڵەگرم بۆ دواتر. چانسی یانەکەی من بەگەیشتن بە یاری کۆتایی چانسێکی گەورەیە ئارسیناڵ یاخود چانسێکی لاوازە بەراورد بەو ئاستەی ئەم وەرزە پاریس سەن ژەرمان و ئیندریکی پێشکەشیان کردو چکە بەڕاستی ئەم وەرزە ئیندریکی تیپێکی نایابی بنیاد ناوە، تیپێک کە لەسەر ئەساسی 11 یاریزانە، تیپێک کەس نازانێت چێ سەرکردی ئەم تیپێک کەس نازانێت ئەستێری یەکەمی ئەم تیپە چێیە، بەڵام هەمووشی هەر ئەستێرەیە، هەمووشی ئاستی بەرز پێشکەشەکە لە دۆناڕۆمۆ هەتا ئەگاتەوە گۆنکالۆ ڕامۆس و ئەگاتەوە عوسمان دێمبڵی و بارکۆلا و جەماعەت. چانسی ئارسناڵ بەگەیشتن بە یاری کۆتایی هەیە و تێڕوانینت لەبارەی یاری چوونی ئەو دویانەیە کە بە گۆڵێکی بێوەڵام پاریس سەن ژەرمان بە گۆڵێکی عوسمان دێمبڵی سەرکەوتنی تۆمان کرد. بەناوی خۆی گەورەی میهرەبان سپاس بۆ ئەم میوانداریە. ئەگە بچینە سەر یاری ڕۆشتنیان بڵین وەکو عەرە بەڵێن یاری زەهاب بینیمان ئەوەی کە چاوەڕوان ئەکرا هەرچەند تۆ پێناسێکی کورتی پاریس سەن ژەرمان کرد کە ئەمساڵ بە ئارەستەیەکی زۆر باشە تێ ئەپەڕێت پاش ئەوەی کە پاریس سەن ژەرمان ئەو پلان و استراتیژیەی هەبوو کە سۆپارەکان کۆکاتەوە لە خۆی و بتوانێت هەموو نازناوەکان کۆکاتەوە، بەڵام ئەوە فەشەلی هێنا جارێککە لویس ئیندریکی هێنا کە بتوانێت تیپێک سەر لەنوێ دروست بکاتەوە ئەم تیپە لەسەر ئەوە بە یاریکی جەماعی بکەن، هەموو یاریزانەکان لە نێو یاریگای خۆیانە کۆ ببنەوە بتوان بە هێرشێکی چڕوپڕ بتوان بچن نێو یاریگای تیپی بەرامبەر هیچ یاریزانێک محور نەبێ، هیچ یاریزانێک ئەوە نەبێت کە بتوانێت ببێتە قائید و ببێتە محور، تەنها احتیمادیان لەسەر ئەوە بێت بتوانن لە پێناوی تیپەکە یاری بکەن. تا ئێستاش ئەم پلانی کە لویس ئیندریکە دایناوە لەگەڵ خلێفیا ئەتوانین بڵێن سەرکەوتوو بووە کاگوێڕم. بۆچی سەرکەوتوو بەلاوان ئێستا زۆرێک لە بینەرێکیان لە کەسێک بڵێت پاریس تا ڕادێکی زۆر کاکە بڕیار توانێتی خولی فەڕەنسی بەرێت ئەمساڵش توانێتی بی بەڵام جیاواز یەک لای کردوێتەوە بڵێ ساڵان ڕابردووش بردوێتی، بەڵام ئەوەی کە ئەمساڵ ئێمە لە یاری جوانە بینیمان ئەو تاموچەژێک ئەمساڵ توانیمانە بەڕاستی ئەوەی کە ڤیتینیا ئێستا لەوانێت زۆرێک لە بینەران ڤیتیناز بەو شەوازە نەناسن کە ئەوەی کە یاریزانێکی کە ئەناسن، بەڵام ئێمە ئەبینی ئەوەی کە ڤیتینیان لە یاری بەرامبەر ئارسناڵە تۆماری کرد بەڕاستی یارێکی زۆر شایستە بوو توانی قائیدی هێڵی ناوەند بکە. ئەوەی کە ئێمە بینیمان یعنی یاریزانی 18 ساڵ کە بارکۆلا یاریزانێکی سۆپەرە، بەڵام ئەبینی دوئێ ئەگەر لەفزەکەم تەلەفزەکەم بەڵێ باش کرد بێت ئەستێرێکی زۆر باش ئەمەوای کردووە کە احتیمالکردنە سەر ئەکادیمی پاریس سەن ژەرمان باشتر وەڵام دەربوو بۆ ئەوەی کە بتوانێت لە هەر شوێنێک سۆپەرێک ببینێت و بیهێنێ. لەبەرەوە پاریس سەن ژەرمان بەڕاستی ئەمە هەرچی وەسفی من ئەتوانم بڵێم بە دوو ئامادەترین یانی ئەمساڵ من پاریس سەن ژەرمان و ینی لە سەرەتاکانەکە گۆران ئەمە مۆتۆ پاریس سەن ژەرمان و بەرشلۆنە هەر لە سەرەتای وەرزەوە ئێمە بینیمان بە ئاراستێکی باشە هاتن، یعنی ئینسیجامی سێ هێڵ فاسیلە نەبوو لە بینی هێڵەکانە بە شێوازێکی زۆر عەدەدێکی زۆری پاریس ئەچوونە نێو هێڵی سزای بەرامبەر کە ئەمەوە ئەکات هێڵی دیفاعی تیپی بەرامبەر بکەونە هەڵەوە و لە بەرامبەریش کاتێک کە تۆپ ئەکەوتە تیپی بەرامبەر هێرشان ئێنە نەک یعنی ئێمە لە یانە پاڵاوانەکان و بەرامبەر ئارسناڵەوەی کە من یاریەکانی پاریسم بینی بەرامبەر بە یانەکانی فەڕەنسا، بەڵام ئەوەی کە ملاحەزەیەکم کاگۆران لەسەر یانی پاریس هەبێت ئەوەی کە زۆرتر چاوی میدیاکان لەسەر یانەکانی و ئارسناڵ و لیڤەرپۆڵ و ڕیال مەدرید ئەمەیە پاریس سەن ژەرمان لە خولی ئینگلیز و خولی ئیسپانیا نیە، یعنی ئەمە تەنها ئەتوانین بڵێن وەکو خاڵێکی بەهێزەوە
دوو وەڵام هەیە بەڵێ خاڵێکیان ئەوەیە کە ئەم یانەیە ئەتوانێت پشتێکی زیاتر زۆر ماندوو نابێت ماندوو نابێت بە تەئکید ماندوو نابێت ئێستا بینیمان لە بەجیاوازی 6 هەفتە پاڵەوان بۆ یادەکەکانی ئەخاتە ناو قورس لیۆن زۆرێ نزیک بێ مۆناکۆ زۆر نزیک بێت بەڵام کاگەڕیاریەک ئەتوانین بڵێن خاڵە سلبیەکەی کەمتر تووشی ئیمتیحانی گەورە ئەبێت ئەوەی کە ئەرسناڵ بەڵێ بەرامبەر لیڤەرپۆل یاریەکە بەرامبەر مان سیتی یاریەکە خاڵە لاوازەکانی دەرئەکەوێت یانی ئەتوانێت هەموو یاریساییوە حچی تاقیمنەوەی قورس بۆم ساڵ پاریس کردی و وردیشیەوە بۆ نە بەرامبەر لیڤەرپۆل کە بە یەکەمی ماچ معاسەرکە بۆ قۆناغی 16 لە لیڤەرپۆلی بردەوە ریڤەرپۆلی کە دەرەوە لە ماستەر سی بردەوە لە ئەستۆن ڤیلای بردەوە لە تیاری چون گۆڵێکی لە ئارسنال لە تەواوی ئینگلیزەکانی بردوێتەوە بە تاکید یانی پاریس سەن ژەرمان من وەکو پێشت کەوتم خۆی ئامادە کرد بۆ یانە پاڵەوانەکان خۆی ئامادە کرد بوو چەندێک خۆی ئامادە کرد بۆ مارسیلیا و بۆ لیۆن ئەوە خۆی ئامادە کرد بۆ ڕیال و بەرشلۆنە و یارمەی خۆ ئارسنال یانی خۆی ئامادە نەبوو تەنها خۆی ئامادە چونکە کاتێکە خۆت ئامادە ئەەکەیت کاکە گۆران خۆت ئامادەکەی بۆ نمری 80 واقعەکە هەفتا بەدەستێنی ینی پاریس سەن خۆی ئامادەکرد بوو کە نازناوی یانە پاڵەوانەکان بەدەست بێنێت ڕکەبەری لیڤەرپۆل و بەرشلۆنە خۆی بۆ ئەمە ئامادەکرد بوو زیاتر تەموحەکەی دوورتر بوو تا لەوەی کە تەموحی خولی فەڕەنسی بێت لە بەرامبەرە ئەگەر بچینە سەریانی ئارسناڵ یانەکەی یانە خۆشەویستەکەی بەڕێسان بە شێوازێکی گشتی زۆر باش دەرنەکەوت هۆکاریشی ئەوە بەڕاستی هەرچەند ئێمە زۆر دەرباز ئەکەین ئەڵێن هەموو تیپێکەبێ یەدەکی باشی هەبێ بێ احتیمال نەخاتە سەر یاریزانێک بەڵام زۆر جار ئەشبینین ینی ڕۆدری مانسیتی پەیامێکی زۆر جوانیدا پێمان کە بەڕاستی مەرکەزی 6 کاتێکە غایی ببێت زۆرێک لە تۆماس پارتیە بەڵێ چۆن ڕۆدری لە مانسیتیا کاتێکە تووشی پێکان بوو مانسیتی تووشی تاڕادێکی زۆر تووشی گرفت بوو تۆماس پارتی کاتێکە ئەو تەختی ئوسنادەی هێڵی پێشەوەی ئەکرد تا ڕادێکی زۆر ئازادی ئەیە بە یاریزانەکانی پێشەوە بۆ میاری ئەگەڕێتەوە ئەمە خاڵێ بووکەوەی کرد بوو کە مێرینۆ بگەڕێتەوە دۆ من خاڵێکی سەرەکی ئەوەی بوو کە نقطە زوعفی پاریس سەن ژەرمان لە ئەوە بینم تۆپ بەرزەکان لە لاوەکە گۆران پاریس خاڵی لاوازن ئەتوانی هەتا فرسەتێکیش دروست بوو ئەرسناڵ گۆڵیان پێێتەوە مارکە بەڵێ ئەو کە بوو بە ئۆفساید بەڵام کاتێک کە مێرینۆ لە دوا بوو ئەوش بەهۆی ئەوەی کە هێنابێ دۆ ڕاهێنەر و ترۆسار لە پێشەوە بەڵام بەڕاستی ترۆسارد کاکە بڕیار یاریزانی سەرڕم نییە ئەوکو ئەوی مێرینۆ ڕاستە کەمتر یعنی ئەتوانین بڵێن ئەوەی بە ئەتوانێت بە تۆپە هەوایەکان یاری بکە کەمتر ئەتوانێت بە تۆپە زەمینەکان یاری بکە بەڵام ئەتوانین بڵێن بەهۆی ئەوەی کە مارکینیۆس زیاتر یاریزانێکی باڵا بەرز نییە مێرینۆ ئەگەر لە پێشەوە بواە زیاتر زەخت و فشار لەسەر پاریس دروستە و من پێم وابێت لەنەوە خولەکی داهاتوە مێرینۆ لە پێشەوە بێت بتوانێت خەترە دروستکەوە بیشتوانێت بەڵتۆ مارک زۆر باشە مامۆستا باسی ئەوەی کرد کە ئارسناڵ زۆر باش دەرنەکەوت بەڵام من پێم وایە ئارسناڵ لە تایمی دۆماتی پێکی باش بوو یعنی ئەوەی کە لە دەستی خۆیان بوو ئەنجامی نەدا بڕیار یعنی بۆ منە خۆی و گۆڵەکە ماتینگەری ئەمێنێتەوە گۆڵ تۆمار ناکات چەندین هەل لە کۆتا خولەکە هەلێکی ئاسانی کرد لە دەسەیە کەواتە ئەمانە دەکرێت بڵین هەڵی تیپەکەی نەک ئەوەی کە بۆ منە بڵین بەکۆی گشتی ئارسناڵ لە یارەکە تیپێکی خراپ بوو تۆ تێڕوانی لەسەر یارەکە چییە؟ کاگۆران بە چ پێوەرێک ئەرسیناڵ خراپ بووە یعنی ئەگەر بەراو دیکەین بە یاری ڕیال مەدرید هەمان یاری کردووە ئەرسیناڵ بەڵێ نا ینی ئەوەی یاری کە لە یاری ڕامەدیدا کردی ئەوە جوهدەی نەکردووە تەکید بەڵێ خراپ بووە و ئێستا سێری ئامارەکانەکەمانی بۆ دڵنیایی 5 شوتی بۆ ناو گۆڵ هەبووە لەو 5 شوتە دوانیان زۆر مەترسیدا بەڵام هەلی دروست کردووە لەکوێ بووە یاریەکە لە چی یاریگایەکە بووە لە یاریگای خۆیان بێگومان یاریگای ئیماراتە بێگومان و دواتر چی تێپەڕاندووە لە قۆناغی پێشتر ڕیال مەدرید تێپەڕاندنی کۆمەڵێک پاڵنەر هەبووە کە پێمان دەڵێت دەبوو ئەرسیناڵ زۆر باشتر بێت یەکەم ڕیال مەدریدی تێپەڕاندووە بە حکمی یاساکانی چامپیۆنز لیگ هەر تیپێک بتوانێت ڕیال مەدرید تێپەڕێنێت ئیدی دەبێت نازناوەکەش بەرێتەوانێ بەڵام ئەم ڕیال مەدرید ئەم ساڵ هەر ڕیال مەدریدێک بێت ئەمە پاڵنەرێکی بەهێزە بۆ هەر تیپێک کە ڕیال مەدریدی تێپەڕاند دواتر لە ڕووی دەرونیەوە زۆر باشتر ئامادە بێ هەستەکان تیپە گەورە بووە و توانای ململانەی هەیە لە ڕووی دەرونیەوانەیە دواتر کەیتە سەر یاریگە ئیمارات دەبێت پاڵپشتێکی تەواوی ئەمیانەیە بکات یعنی ناکرێت تۆ لە یاریگای خۆتە یاریکەیت بەڵام تیپی بەرامبەر هاوسەنگتر یاریکە تاتۆ ئەمە خاڵێکترەوەی کە پاریس سەن ژەرمان بە ئاسانی دەگەیشتن نزیک هێڵی سزای ئەرسیناڵ ئەمە لە کاتێک کە ئەرسیناڵ خاوەنێکی هێڵێکی بەرگری زۆر باشە و ڕاستە وەکو ئاستی تاک وەنە گابرێل یاری نەکردو بەڵام یاری ڕیاڵی شاخۆ یاری نەکردو کەوێر یاری کردو تاک بڕیار بەراورد بە پاریس سەن ژەرمان سەیریکە
ڕاستە بەڵام تۆسیکی یەک نەخۆشخانە پێکانی هەیە ئارسناڵ آخر ئەو پێکانانە بۆ یاری ڕێڵ مەدریج هەرە بوون دروستە جگە لە تۆماس پارتی پێکانەکانی دیکە بەڵام ساکەش تازە گەڕاوە خۆ هێرشبەری سەرڕمی نییە ئەم تیپە بەڵام هەر نەیبووە بەسۆکو هێرشبەری وهمی ئەویشی نەبووە گابرێل دیسۆسیشی نەبووە سەیەکەی کە کالافیۆری کە من پێم وایە یەکێکە لە یاریزانە زۆر باشەکانی ئارسناڵ و لە چەند شوێنی یاریگا دەتوانی پشتی بێبەستی بەڵام لە بەرگریکاری باڵی چەپ یاری پێکەن کە شوێنی خۆی نییە ئاخناڵێم ئەتوانی هەموو شتەکە پشتی بێبەستی یاریزانە نەبووە پێکانی هەیە پێمانە هەمووی دەگەڵتان بەرگریکاری باڵی چەپ بەرگریکاری دڵی بەرگری بەرگریکاری باڵی ڕاست بنوای دیاری نەکردو ئەمان هەمی لەگەڵتان بەڵام ئەرسیناڵ بەم پێکانانە شۆ ڕامەدی تێپەڕاندووە ئاستو بە ئەنجام کاتە تۆ گلەیی لەسەر نییە تاوە ڕیتم پیوەرگتەوە چۆن وەرزی ڕابردوو کاتێ ڕامەدی بووە پاڵاوان وتیان زۆر نیایزانەکان پێکانی تر لە سەرتاوە پێکانەکان هەبوو دواتر ڕامەدی ڕتمی لەگەڵا وەرگرت و یاری کۆتاییشە لە دۆڕۆندی بردەوانێ بۆیە شتێکی دیکە بۆ ئەرسیناڵ کە زۆ باش دەرنەکەوت ئەوە بوو کە پاریس سان ژێرمانێکی زۆر باشە بوو لە بەرامبەریان پاریس سان ژێرمانێک کە من دوێنە گەڕاوم بۆ ناوی ڕایەنەری توانای جەستەیەمیانەیە پیدرۆ گۆمێس کە ڕاستی ئێمە زۆر جا دەڵێن ڕیال مەدرید خاوەنی پینتۆسە باشە مانچستەری خاوەنی ناوەکەین بیرچۆتەوانێ ئەیشە خاوەنی ڕایەنەرێکی توانای جەستەیی زۆر باشە کە ئەمانە ئێستا ناویان هەیە لە ئەوروپای وەکو ڕایەنەرە توانای جەستەیەکان زۆر باشن بەڵام ئەم ڕایەنەرە توانای جەستەیی پاریس سان ژێرمان بەڕاستی بە دوایە گەڕام تای بیناسم پیدرۆ گۆمێس ئەم تیپەی زۆر باش ئامادە کردو هەین تیپێک هاوسەنگ لە نێوان هێڵی بەرگری ناوەند بۆ شای دروست نابوو لە نێوان ناوەند وێرشبەری بۆ شای دروست نابوو و کاتێک هێرشیان دەبێت بە ژمارەی زۆر هێرشبەر کە نزیکە بوونەوە لە ژمارەی بەرگریکارەکانی ئەرسیناڵ هێرشیانە بێت بە ئاسانی دەگەشتە نزیک گۆڵی ئەرسیناڵ کاتێک تۆپیان لێ بچڕات زۆر بە زووی لە هێڵی ناوەندا ژمارەیەکی زۆرە دەبینی دواتر کە ئەرسیناڵ هێرشی دەبێت ژمارەیەکی زۆر بەرگریکاری پاریس سان ژێرمان یعنی من زۆر ینی جارێک ئەم لە کات یاریگە ژمارە یاریزانەکانی پاریسم بژارد تۆ بڵێمانە 11 یاریزان بن یان 12 13 و ئەم زیادە عەدەدیە لە هێرش بردن و لە بەرگریکردن و لە ناوەندا دروست دەبێت ئەمانە دەرئەنجامی توانایەکی جەستەیی زۆر باشن کە یاریزانەکان بۆ کەست و بۆ کەس یاری دەکەن بە تایبەتی ئەشرەف حەکیمی نۆنۆمینیدس کە ئەمانە باڵەکان لە ڕووی هێرشبردنەوە ژمارە عەدەدێکی زۆر باشن زۆر خێراش دەگەڕنەوە بێڵی بەرگری بۆیە من دەڵێم پاریس سان ژێرمانێکی زۆر باش و ئەوش کەوتێت بەڕێزێت مارتینێلی لە دوو دەرفەتەکە بەڕاستی مارتینێلی حەقی خۆی پێدا لاڵژاردننی گۆشەکە لە لێدانی بۆ گۆڵ لەوەی کە بزوو بڕاردانی هەبوو بەڵام لێهاتووی دۆنا ڕۆما هەبوو لێرەدا گۆڵچیش ئیشی دوو ئەرکی هەیە یەک پاراستنی تۆڕی گۆڵەکەتی دوو بەژاریکردنێتی لەو تۆپانی کە بۆی دەگەڕێنەوەوانێ و بە قاچی یاری پێ بکاتی بیداتەوە بەرگریکارەکان ئەم گۆڵپارێزە لە پاراستین تۆری گۆڵەکە زۆر باش بوو دۆنا ڕۆما ژازان یعنی یەکێکە لە گۆڵچێ باشەکان لە سەراستی ئەوروپادا و لەو یاریان لێهاتووی خۆی سەلمان و فریای تیپەکەی کەوتبووە پاریس سان ژێرمان بە کۆی گشتی تیپێکی زۆر باش بوو و بەرهەمی گۆڕینی ئەقلیەتە لە نێو یانەکەدا لە یانەیەکی ئەستێرەوانەیە تاک ئەستێرەکانەوانەیە بۆ یانەیەکی دەستە جەمعی کە هەموو یاریزانێک خۆی بە ئەستێرەی یەکەم بزانێت و تیپەکە بەشێکی دەستە جەمعی یاری زۆر باش کۆمەڵە کۆمنتی هاتوو بە بەشێکیان بخوێنمەوە کاک ژیوارەڵی ئەم بێسەرڕمیە سەری ئارسناڵی لە قۆڕناوە چەند ساڵە ئەمە دوایی بۆ توی بیرت بێ ئەوە و ئارسناڵ توانای گەیشتنی نییە بە یاری کۆتایی ئەم ساڵی پاریسە ئەمە کاکزانەوە ئاڵێ هاوکات کاک ڕێباز ئەڵێ ئارسناڵ ئێستاش بێ ئەمەل نییە ساحەش ئەو دەوری جارانی نەماوە ئەو پێی وایە کۆمنتانی تر دواتری بخوێنمەوە چەند ئەم بێسەرڕمیێزەی لە ئارسناڵداوە بەتەئکید کە گۆران هەموو یاریزانێک لە مرکزێکە کە یاری ئەکات یعنی ڕۆڵێکی بەرچاوی هەیە ئەمە یاری تێنسی سەر مێز یاری تێنسی سەر زەوی نیە مەسن یا تەنها یارێکی فەردی بێت بە تایبەت سەرڕم کە ئێستا لە دنیای تۆپی پێی مۆدێرنە ئەو یاریزانە ئەتوانێت هەم دڵی ناوەندی بەرگری کاکە بڕیار مەشغوڵکە بەخۆیوە هەم لەگەڵ ئەوەشە بە تایبەت لە خولی ئینگلیزە کە تۆپی بەرز ڕاست ئێستا خولی ئینگلیز خولێکی بەهێزە و تۆپی پێشی زۆر ڕکابەریە بەڵێ ئێمە بینیمان کە وەکو باسی مێرینۆمان کرد کە مێرینۆ لە مرکزی خۆیان یاری نەکرد لە شوێنی خۆیان نەبوو ئەوەی کۆمەڵی غایب وای کردبوو کە تا ڕادێکی زۆر ئارتێتا تووشی ئەو هەڵە ببێت لە گۆڕینی یاریزانەوە تەنها فرسەتێکیشی بۆ دەستکە چونکە وەکو باسمان کرد هێڵی ناوەندی پاریس لە تۆپە هەواییەکانە ئەوەی کە من سەرنجماوە هەم لە خولی فەڕەنسیا هەم لە خولی نەپاڵەوانەکان ئەم زوحفەم بینیوە کاک بڕیار یعنی زۆر کە لە تۆپە بەرزەکانە
کاگۆران ئەم هەڵەی هەبووە بە پرسیاری ئەو بەڕێزش سەرڕم ئێستاش ئەوەی کە گۆڵ ئەکات هەمیشە بەردەوامی زەختی لەسەرەوە پارێکی خەیاڵی پێ ئەدرێت و بۆندی گرانبەهای پێشەشەکرد سەرڕمە ڕاست ئێمە زۆر نمونەمان هەیە ئەو تیپی کەمان هەیە کە گۆڵکردنیان مرکزانی کە گۆڵ تۆمار ئەەکەن ئەمە بابەتێکی کەیە ئەمەش سەتەنا ئەمە سەرڕمە کە زەخت لەسەر هێڵی بەرگری دروستەکات بەڵام ئەو تیپەشی کە سەرڕمی باشی هەبێت ئێستا ئێمە لە نەبوونی لیڤاندۆفسکی ئەبین فێران تۆرێس تا ڕادێکی زۆر کاک گۆران ئەم بۆشایی پڕ کردوێتەوە ئێتر شێواز یاریکردنی ئەگەر وەکو لیڤاندۆفسکی نەبێت نتوانێت وەکو تۆڵ بە بەرزەکان لیڤاندۆفسکی بەڵام ئەتوانێت لەو فرسەتەکەمانی کە دەستی ئەکەوێت بەرشلۆنە لەو قەیران ڕزگارەکە ئێمە چەند یاری بینیوانە فێران تۆرێس ئەتوانێت ئەو ئیشەی کە پێی دراوە ئەنجامی بدا بەڕێژی بەڕاستی ئەرسناڵ شرکەبەرەکانی و سەرەتا باسم کە لیڤەرپوڵ و مان سیتی و تۆتنهام و مان یونایتد و چڵسی ئەم تیبانەیە تیبێکە بە نەقز بێتە نێو بتوڵێکی گەورەوە ئارسناڵیش لە 2003-2004 نەیتوان ئەنجام بەرێ لەگەڵ یانە پاڵاوانەکانە زۆر بینی خۆش نییە و هەمیشە لە دەوری شانزەیە ساڵانی بە دەوری دەستی بایرمنشن و دەستی چەند تیپێکی کرایە دەر تیپێک بەم گەورەیە ئێستاش ئارسناڵ کاک بڕارێکێکە لەو یانانی کە زۆرترین هاندەری لە خولی ئینگلیزایە لەگەڵ ئەوەشا کە کەمترین ئەنجامە بات بەڕاستی کاتێک کە ئەبینین کەمترین پارە سەرفکردن کە ئارسناڵ ئێکا لە بەرامبەر مانسیتی ئێکا مانسیتی ئەبینین 4 وەرزدەسەرێک پرێمەلیگە با ساڵێک نایبە ئەبینین ئەو هەمووە زەجەی لەسەر دروستە بێ ئەمە نیشانی ئەوەیە کە مانسیتی زۆر ئارسناڵی دواخستووە نەبوونی ئەو یاریزانیژە هەر یاریزانێک لە هەر مەرکەزێکە ئێمە ئەبین ئەبێتە هۆی گرفت بۆی کە بە تایبەت ئارسناڵ ئێستا ئەبینین باجی ئەوەدا کە چەند نەقسێکی هەیەکی لەو نەقسانە سەرڕمە ئارسناڵ بەهۆی نەبوونی سەرڕمەوە کاک برار لە پرێمەر دوو پرێمەرلیگی لەدەستداوە دەبوو ئارتێتا سەرڕم بێنێت نەک دیفاع ئەمە یەکەم دوای قسەی لەسەر کە ئارسناڵ ئەڵێ ئارتێتا گە بوێر بێ ئارسناڵ تیپێکی کامڵە ئارتێتا بوێر نییە ئارتێتا باشترین ڕاهێنەرە لە چواروەرزی ڕابردوو کە سەرکردی ئاتێرسیناڵی کردووە تیپەکەی ڕێخستوەتەوانە تیپەکەی والێ کردووە کە تیپێکی بوێر بێت بەرامبەر ڕیال مەدریدەوە بەرامبەر چەندینیانەی دیکە ئاستی باشیان پێشکەش کردووە بەڵامی دیکە تۆ سێری مێرکاتۆ سێری پرۆژێ ئەرسیناڵەکەیت کەواتە ئەرسیناڵ گەشتە بە ئامانجەکەی خۆی دەبەرێت ئامانجی ئەمەیە گرفتەکە گەر لە ئارتێتایە بێت ئەگەر ئارتێتا داوای گرێبەستی بۆ هێرشبەری سەرڕەمی نەکردوێت کەواتە ڕاهێنەرێکی باش نییە لەبەرەوەی نەقسی هەیە و ئێمە لێرە لە کوردستان و لە ئەوروپاش زۆر ئەم بابەتە زۆر بە باشی باز دەکرێت کەواتە هەموو ئەوەی کە لە وەرزش شارەزا بێت دەزانێت ئەرسیناڵ نەقسیە کەواتە چۆن ئارتێتا نەیزانێت کەواتە ئەگەر بێت و داوای نەکردبێت خەلەلە بەڵام دڵنیا دەکەمەوانێ طموحی کارگێڕی ئەرسیناڵ طموحێکی بەپەلەنی ئەگەرنا دەیانتوانی هەر دوو وەرز پێش ئێستا گرێبەستێکی سەرڕمی زۆر باشکەن یانی زەوی ئەم هاوینە کە ڕۆژ ئێستا هەیە لە بازاڕی بەڵامبووی موچەکەونیان هێنا ئۆسمین نزیک بوو ئۆسمین ڤیکتۆر گیوکیرێژ لە لیژبۆنە بینیامین شێشکۆ من ناچم بۆوانێک کە لە پرێمەلیگ زۆری نیشانە سەرە توازەوانە بێنە مامۆساییوە ئەوەوانە ئیساقەکە چەندیانی گەورە بەتەمە بێت بۆ سیناڵ قورزی بەڵام بینیامین شێشکۆ گرێبەستەکە لە نزیکەی 6 میلیۆن پاوەند یەکلایە بێتوانێت بۆیانێکی وەگەرسیناڵ پرۆپارێکی زۆر نییە و ملانێکی و توی زۆر لەسەر نییە زۆر این بێ ڤیتۆ گیوکیرێژ لە لیژبۆنە یعنی ئەمانە سەرڕمی زۆر باشن کە توان هاوکاری من نازانم لە ڕووی تایبەتمەندیوانی وردەکارێکەکەی بەڵام تۆ دەبینی لە ناو ئەوروپا دامانە گۆڵکارێکی باش نەتوان هاوکاری ئەرسیناڵکەن بەڵام کە جوڵەکە نییە کەواتە خەتاکە لە کارگێڕیەوە نابێ ئارتێتاژەوە قبوڵ کات نابێ ئارتێتا قبوڵی کات من کاگۆران دێمە ناو بەرنامەکەی تۆ کەمایکەکەم باش نەبوو سەوتم باش نەبوو نابێ قبوڵیکە بەڵام کاگۆران نایکە و باش نییە سەوتی من ناگاتە لای بینێ ئەبێ ئارتێتاش قبوڵی نەکا بڵێ کاکە منەوە سەرڕەمەم نەقسم هەیە وەرزێ دوو وەرز بۆچی گرێبەستی شتریشان کردو عنی بۆ یاڵی بەرگری کاکە 5 میلیۆن درراوە بە کالافیۆری لە کاتێکا دڵی بەرگریەکەی گرفتی نەبووە ئەین سالیبا بۆ گابرال مانگلیازە بووە بنوایت کاتی خۆی لە دڵی بەرگری یاری کردووە کەواتە تۆ دەتوانانی بۆ دڵی بەرگری ئەم گرێبەستانە بکەیت دەتوانیت نزیکەی 9 میلیۆن بۆ 100 میلیۆن بێ بە دیکلان ڕایز بۆ هێڵی ناوەند ئێمە ناڵێن پێیمەیە پێی بەوە پارەی خۆیەت ئێمە لەقەمە نیە بەسەریوانێ بەڵام دواتر بۆ تۆ توانیت بۆ 6 میلیۆن بۆ 7 میلیۆنیش بۆ سەرڕەمەکەش خەرج زۆر باشە دوا پرسیار لە هەردووکانەکەم دارێک کاک دیاری ئەڵێن لەبوونی پارتی مرکزی ارتیکاز و ناوەڕاست و سەرڕەمیش گۆڕابوو بە هاتنەوەی پارتی هەموو دەگەڕێتەوە شوێنی خۆی چانسی کامیانە بەهێزترە بۆ گەشتن بە یاری کۆتایی کۆمنتێکی شاتۆ لەکە گۆران من هەستەکەم یاری کۆتایی نێوان ئارسناڵ و ئینتەر میلانە بێ چانس یەک لایەن کو یەک وایە دوای 5 خولێک دوای کۆتاییاتنی یارەکە لی زێنێکی زۆر منتیقی قسەی کرد وتی یارەکە کۆتایی ناتوە جێمی دۆماوە لەناو ئیماراتە و لەناو سای خۆیان لەناو پارک دی فرانسا و دەرفەتەکە گویا ئارتێتاش بە هەماشەوتی 50 بە 50 بەدڵنیایە گۆڵێک یەوە نیە بڵێ قەرەبوو ناکرێتەوە بەتایبەت ئەرسیناڵێکی کە لە
ڕووی ڕژبەریوانێ تیپێکی فعالە و ئەم تیپە توانای تۆمارکردنی گۆڵێک و دوو گۆڵیشی هەیە و بەڵام دواتر ئەرکەکە قورسەچکو من دڵنیام لەوەی کە پایسان جەمال یاریگەڕانەوەشە گۆڵی خۆی هەرەکاتەوە کاتە دەبێت دەرسینا حسابی دوو گۆڵ و سێ گۆڵ بکات وەی کە بکاتە قۆناغی داهاتوو ئەمە زۆر گرنگە بەڵام وەکو شانسەکە کراوەیە و هەموو وردەکارێکی بچووکی لە سەرەتای یاریەکە لە کارتێکی سوول لە لێدانێکی سزا لە حاڵەتێکی هەڵەیەکی دڵی بەرگری کە تۆ چاوەڕێ ناکەم یاریزانە بیکات ئەنجامەکانی پێچەوە ناکاتەوانێ زۆر کات لەسەر سینە قورسرە تازەترین نمونەیەکەی دوێنێ شەوی ڤیڤیان لە پێش ئەوەی کە ڤیڤیان تەرد بکرێ بلباو هەلی زۆر باشی دروستە بەڵام دواتر کەینەوە گۆڕە ئەوەندەی لە قسەکان تا سەرنجما تۆ لە ئارسناڵ بێئەمەلی بەگەیشتن بە خۆناغی بە یاری کۆتایی وایە بێئەمەلیم هەمیشە باسی لەوەمان کردو کە ئەمە دنیای تۆپی پێ ئەو هەموو هاندەری هەیە لە سەر تاسەری جیهان ئەوەیە کە پێشبینی نەکراوە پێشبینی نەکراکە بیلباو وەکو ئێستا نمونەیەکی باش دیانە سەر بیلباو یاریگای خۆیە کە زۆر جار ئێمە بینین ئەتوانێت ڕیاڵ و بەرشلۆنە بۆ سێنەکە گۆڕن هەتا لە یاریگای خۆشیانە بەڵام ئەبینی مان یونایتد دەچی نەخۆش لە یاریگای خۆی 3-0 لە بیلباو باتەوە لە هەرێمی باسکە لە هەرێم بەڵێ لە هەرێمی باسکە لەبەر ئەوە هیچ کاتێک ناتوانین یەس ببەخشینەوە بە تیپێک بەڵام ئێمە باسی یاری نەوەت خولێکی یەکەمان کرد کە گۆران کە لە یاریگای ئارسناڵ و لە بەردەم و هاندەرا ئێمە وتمان ئارسناڵ بە پی پێویست نەبوو ناکرێت ئێمە بڵین کە ئارسناڵ تۆپێکی بردنێ و هێڵی چەند تۆپێکی برد ئەوەی کەس جێگەی دەستخۆشیە بۆ ئارسناڵەکان بەتایبەت هاندەرن کە من چاو پێکەوتنی زۆرێک لە هاندەرە ئەوانی کە ئارگان متعاصب یعنی زۆر حماسین بینیم یعنی زۆر نیگەران بوون زۆر بێتاقەت بوون کە ئارسناڵ لەوانەیە چەندین ساڵتر ئەم فرسەتی دەست نەکەوێت لە کاتێکا کە ڕیال مەدرید و بایر مونشن و لیڤەرپول لەم جێگایانین ئارسناڵ ئێستا لەگەڵ ئەو نەخسانەشە کە ئێمە باسمان کرد تۆماس پارتی یاری نەکرد کالافیوری یاری نەکرد بەڵام فرسەتێکی باش بوو ئێمە کە باسی ئارسناڵمان کرد بەم خەلالانە و ئێستا ئارسناڵێکێکە لەوتیبانی کە ڕکەبەری لە پێش مانسیتی و لە پێش چڵسی بە و پارە خەیاڵیکەیەتی لە دوێ ئارسناڵەوەی لە پێش مان یونایتد دوێ بەڵام باسی ئەومان کە کۆمەڵێ نەقسی هەبوو ئەبێ چارەسەری ئەو نەقسەشکە لەو بەڕێزەکە و کۆمێتی ناردبوو سەرڕمە و من یاریی کراوە بین و 50-50 شانسی هەردووچان وابین زۆر باش کا گۆران سەرەتا گۆڵی یەکەم ئارسناڵ تۆماریکە من دەتوانم بڵێم یاریکی زۆر بەهێز بێ و یاری بەرشلۆنە ئەنتەر میلان و شانسی ئارسناڵ زین و ئەبینەوە ئەگەر بێت و پاریس سەن سەرەتا گۆڵ تۆمار کات من شانسی ئارسناڵ نابینم زۆر باشە کاک محەممەد شڵە لە دوای تێپەڕانی لیڤەرپول پاریس پاڵێراوی یەکەمە بۆ برنەوەی نازناوی بۆ گەیشتن بە یاری کۆتایی باشە بڕیارتەها دێمە سەر یاریە بەچێژەکەی ئەم قۆناغە کە بەڕاستی یەکێ بوو لەو یاریانەی کە بەڕاستی من حەزمە کرد کۆتایی پێێنەوە نە بەچێژ بوو ئینتەر هەمیشە تیپێکی ئیسعاس تیپێکی بە شخصیت بووە لەم قۆناغانەی لە چەندین بەرنامەشە هەر ئەوەشم لەگەڵ خۆتاوتوتەوتمە ئای لۆکاکۆ و لاوتارۆچی و پێکردین ئەجنیا ئێوە نەبوو نایە بەرامبەر مانسەرسیش نازناوەکەی بەبەر بەخوا ئەنتەر میلان ئینتەر و بەشتۆ یاریکی زۆر نایابیان پێشکەش کرد لە یاریگەی بەشە بوو ئینتەر پێشەکەوت و بەشتۆنە بە دوای گۆڵی یەکسانەوە بوو ئەم ئەنجامە تا چەند لە سوودی ئەنتەرە بۆ یاریگەڕانەوە و ئاستی ئەنتەرت بە تایبەتی لەم یاری چۆن بینی و پاشان دێمە سەر بەشلۆنە بەڵێ کاگۆران لە ڕاستیە با من بۆ دەست پێ بکەم بینەری وەرزشی ئێمە لەلایەن میدیا کوردیەکانەوانەیە کە ئاڕاستە کرێت ئیتر کچ کەناڵەکان بەیان پەیجەکان بێتە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڕاستی بەو جۆرە تەندروستە ئاڕاستە ناکرێت کە لە تەواوی یانەکان شارەزا بێت یعنی تەواوی میدیای کوردی سپاس بۆ خۆیانمە لە پەیام هەموو ستۆدیۆیەکمان هەمە چەشنە بوو ینی بە پێی گرنگی یانەکان بە پێی گرنگی خولەکان هەمیشە تیشکمان خسۆتە سەرجەم یانەکان و سەرجەم خولەکان بەڵام لە شوێنەکانی دیکە من ئەمە نابینم ینی تەنها لە دوو یانەیە هەموو شتێکیان چڕ کردوێتەوە تەنها ڕیال مەدرید و بەرشەلۆنە بۆیە بەهێزی زۆرێک لە یانەکانی دیکە ون ئەکرێت ینی ئێستا بینەرێکی وەرزشی بە تایبەتی بینەرێکی بەشۆنە بەلایەوە جێگەی سەرسوورمان بۆ ئینتەر میلان لەو یاریدا بەو ئاستەوە دەرکەوێت بەڵام بۆ ئێمە جێ سەرسوورمان نەبووە لەبەرەوەی تەنها باسمان نەکردو وعی لەسەر ئەنتەر لەبەرەوەی چاوی لەسەر ئەنتەر نەبووە خاڵی بێز ئەنتەری بۆ باز نەکراوە لە ئیستۆدیۆیەکە ستایلی یاریکردنی ئەنتەری بەرگوێن نەکەوتووە یعنی من لە چەندی کۆمیێتم خوێندوێتەوە کە بۆ بەرنامەکانی خۆمان هاتووە ئینتەر میلان خاڵی لاوازیەوەی کە کورسیە دەگینیە دەی خاڵی بەهێز ئینتەر میلان کورسیە دەکەیت کورسیە دەگی خاڵی بەهێز ئینتەر میلانە کە نزیکەی 4 وەرزەکاری بۆ بێگومان قسەکە لەسەر ئەمەیە وەیە ئەم ئاستە ئینتەر پێوی دەرکەوتووە شتێکی چاڕوان کراوە ئەسڵەن دەرکەوتنی بەرشەلۆنە ئەم وەرزە بەم ئاستەوە چاوەڕوان نەکراوە بوو بەرشەلۆنەیە کە لە دوای داڕوخانێکی 5 بۆ 6 وەرزی
بگەڕێتەوانێ بە لێهاتووی هانزی فلیک ئەم وەرزە ببێت بە دێوەزمە لە ئەوروپادا چاوەڕوانەکرا بوو ئەگەنا ئینتەر میلان 5 وەرزە کار بوو ئەمە ئاکات و وەرزی ڕابردوش دەبوو بگەشتایەتە ئەم قۆناغە وەرزێ پێشتر کە دەبوو لە ماشتەستی بەرێتەوانە یعنی هەموو ئەمانە بۆ ئینتەر میلان ئاساییە لەبەر ئینتەر میلان تیپێکی ڕکابەری تۆکمەی ئیتالیە لە دوای ساڵی 2010 هیچ جیانەیەکی ئیتالیێندە ئینتەر میلان لە چامپیۆنز لیگا باش نەبووە ئەمە جگە لەوەی کە یۆڤانتۆس بە سەرکردایەتی ئەلێگری دووجار گەشتە یاری کۆتایی من هەر دوو جارەکە متمانم پێی نەبووە متمانم بە ئەلێگری نەبووە لەبەرەوەی ڕایەنەرێکی ترسنۆکە ڕایەنەرێکە لە ئاست ڕکابەریکردنان نیە خۆی بە ڕکابەر نازانێ بەڵام سیمۆنی زاکیوانیە ڕایەنەرێکە خۆی بە ڕکابەر ئەزانێ پلانی هەیە دەزانێت چۆن هێرشکا یەک نمونە بۆی دەمەوێت بورەکاکیوات تۆزە درێژەی پێدەم هەیوادارم حەقی تۆ نەخۆم ئینتەر میلان بۆچی کا گۆران تیپێکی ئامادەیە سەرنجە گۆڵ یەکەم بە زۆر کە لەوانەیە بڵێن گۆڵ یەکەم لەنجامی خولێکی سەرەتایە و تیپ گەرم نەبۆشتانە پاتۆ 2011 گۆڵێکی لە بەشەوە نەکرد بەڵام هەوڵی تاکە کەسی بوو یەک لەبەرەوەی توانێت پەڕادنی دوو هێڵی هەبوو بە یەک تۆ بەڵام ئینتەر میلان چی کردووە لەگەڵ دەستپێکردنی یارێکە تۆپ لە سەنتەر ئاشکا 5 جایزان ئامادەوە بۆ هێرشبردن لەسەر هێڵەکە تۆپ گەڕێنراوە تۆ دووە بۆ باستۆنی لە باستۆنیەوە بۆ چێربی لە چێربیەوە بۆ ناوەند لە ناوەندا لەسەر هێڵەکە کە بەشەوەرانە بەرگری بەرزەکە لەسەر هێڵی ناوەڕاست وەسان بەرگریکارەکانی ئینگۆ مارتینێز و تورام ئاوا بۆ شێوە تورام تۆپەکە وەرەگرێت دەیبات بۆ باڵی ڕاست بۆ دومفێرس لە دومفێرسەوە تۆ هێرشەکە دەی بۆ لە دیمارکۆ دەجایتە بۆ دومفێرس پاشان تۆپەکە هەی تۆ سێری کە چەند حاڵەتێکی تاکتیکی تۆپ گۆڕینەوە ڕاگەشانی بەرشەلۆنە و شکاندنی تەڵەی ئۆفسایدی تیان لە خولەکی یەکە ئینتەر میلان گۆڵێک تۆمارەکە کاتەن تیپە ئامادەیە کاتەن تیپە خۆی بەرکابەر ئەزانێ هاتۆ لە سەرتا گۆڵ تۆمارکات لە خولێکی 20 گۆڵێکی دیکە کات دومفێرس گۆڵەکە تۆمارەکە کە ڕۆژی هەینی گەڕاتەوە لە پێکان ڕۆژی یەکشەممە بەرامبەر ڕۆما 25 خولەگیاری کردووە بە شێوەیەکی هونەری جوانی مقستی گۆڵی دووەمیش تۆمارەکە بەشەلۆنە لە ناو یاریگای خۆیدا لە ناو وەرێمی کەتەلۆنیادا دوو گۆڵی لەسەر تۆمار کراوە لە کاتێکە زۆرێک لە بینەری وەرزشی کوردی من تەحەداکەم دایناوە جێم یەکەم بەشەوەنە 3 گۆڵ تۆمارکە جێمی دوم بەشەوەنە بە ئینتەر میلان لە ساحەکەی هەر وەک وڵێت هەر یاری پێ بکات هەر یاری پێ بکات گەشتە چ دۆخێکانە کاتە من بەهێزی ئینتەر میلان ئێمە نابێت لە یادی بکەین لە چاکە لە کاتێکە ئامادەیی و بەهێزی بەشەلۆنە کەم ناکەمەوانەکە گۆران یعنی بەشەلۆنەیە کە دواتر دەتوانێت دوو گۆڵ تۆمار کاتەوانەیە کاتەن تیبە بەهێزە هەرچەندە من قەنەعەتی کولیم هەیە لامین یەماڵ بەو لە توانەلایەتووی خۆی نەبووایە بەشەلۆنە نەدەگەڕایوانێ و گۆڵ یەکەمیش کە لامین یەماڵ تۆماری کات خاڵی وەسەرخان بوو لە یارەکەدا بەشەلۆنەی گەڕاندەوانێ بۆ بەشەوەی گەڕاندەوە بۆ ڕکابەری مەڵ هێڵی پێشەوەتی بێکی بەهێزنی لامین یەماڵ هەڵسوڵێنەری یارەکە بوو لامین یەماڵ ومێدی گەڕاندەوە بەشەلۆنە لامین یەماڵ ئەنجامەکانی بۆ خاڵی بەهێزی ئەنتەر ئەنجام تۆپەجێگیرەکانەکەم دوای چی پرسیارێکتە کاتی تاوێ دەمێ ڕێک بۆ وەرز دەست پێ یەکەم پێشەوەی کە بچمە سەر تەواوی ئینتەر میلان خاڵی بەهێزی ئینتەر تۆپە وەستاوەکانە وەکو ئارسینال کە ئێستا ئارسنال لەم وەرزەکاکی وە خۆ دەزانی لە تۆپی وەستاوە ئیسفادێکی زۆری کردو زۆر تۆمار کردووە ئینتەریش لە تۆپی وەستاوە توانی گۆڵە بەشۆنە تۆمار بکە دوم فرێس خاڵی بەهێزی ئینتەر تۆپە وەستاوەکانە ئەی بۆ باسی باڵەکانیشی ناکرێکە بەڕاستی دواتر لامین یەماڵ هیچکە لەو یاریزانەی ستایشی باڵەکانی یانەی ئینتەر میلانەکە ئایا بەهێزی ئینتەر هەر لە تۆپە وەستاوەکانە یاخود ئینتەر بە کاملی تیپێکی بەهێزە بەتەئکید ئێمە پێشە بچینە سەر تۆپە وەستاوەکان کە گۆران سەرنجە گوین لە 270 خولەکی ڕابردووە ئەنتەر میلان بە ئاقار و قەیرانێکی زۆر گەورەیە پەڕی دۆڕاندن بە ڕۆما و بە ڕکەبەری سەرەکیەکانی میلانە کاسێکی لە دەزیاوە دۆڕاو بە بۆلۆنیا تا ڕادەیەک ناپۆلی گەڕاندەوە بوون چێبرچەکان و بۆ نازناوە ناپۆلی گەڕاندوێتەوە خۆی بە ڕۆحێتێکی زۆر خراپەوە یاری ئەکا لاوتارۆ ئیسابەی هەیە تورام ئیسابەی هەیە لەبەرەوە زۆرێک لە پێشبینەکان وەکو کاک بڕیار باسی کە زۆرێک لە پێشبینەکان باسییان لەوەیە کرد کە بەرشلۆنە توانیوێتی کاسێک بەرێ بەرشۆنە توانیوێتی ئەنجامی زۆر باش بەدەستبێنێ یاریزانی زۆر باشی هەیە لە هەموو هێڵەکانەوە لەبەرەوە یعنی ئەگەر لەسەر کاغەس ئێمە سیرمان کردای سەرنجمان باە ئەمان بینی ئەم دوو هێزە هاو سنگ نین وەکو باسمان کرد ئەنتەر بەم ئاقارە خراپەتی پەڕ لە بەرامبەرە بەرشلۆنە ئاستی لە ڕابردووە هەموو وەکو ئاس وەکو ئەنجام توانی بێت جێگیرتر بوو لە ڕکەبەرەکەت بەریتەوە کە ڕیال مەدرید و 3 گۆڵی لێ تۆمار بکەیت و یعنی معنەوێتێکی بەرزت هەیە کە چوونە نێو یاری وەکو کابرار باسی کرد شێواز یاریکردن ئەوەی کە بەڕاستی هاندەر و میدیای تووشە شۆ کرد ئەوە ئەنتەر میلان بوو نەک بەرشلۆنە
يعني وەکو خۆلێت ئەڵێ کە لەوانەیە تورام يعني بە شێوازێکی کۆمیدی تورام دەتۆپی لەو شێوازە بۆ هەڵبدەی نتوانێت ئەوە تکرار کاتەوە بەڵام توانی ئەو نسیقەی هەبوو بەخۆی یاریزانێک تا ڕادێکی زۆر لە پێکان گەڕابوویەوە بەڵام توانی لە چرکەی سیا ئەم گۆڵە تۆمار بکات بچینە سەر پرسیارەکەی بەڕێستان بۆ تۆپە وەستاوەکان ئەنتەر میلان لەسەر تۆپە وەستاوەکان بەهۆی ئەوەی کە تورام باڵایەکی بەرزی هەیە تارمی ئەو کاتێک یاری پێکا باڵایەکی بەرزی هەیە ئەو یاریزانانی کە هێڵی بەرگریوک و ئاچربی ئەو یاریزانانی کە باستۆنی کە هاوکاری ئەکەن لە هێڵی سزا لە بەرامبەرا بەرشلۆنە پیشانیان نقطە زوحفی بەرشلۆنە ئەو گۆڵانشی کە زۆرێک لێ تۆمار کراوە تۆپە وەستاوەکان ئەنتەر میلان هات هێڵی بەهێزی خۆی کە تۆپە وەستاوەکانە و هێڵی لاوازی بەرشلۆنە ئەمە زۆر احتیمادی لەسەر ئەمە بوو وتوانی دوو گۆڵ لە سێ گۆڵەکە بەم شێوازە بەڵێ تۆمار بکات و دۆم فەرێسیش توانی ئاستێکی زۆر زۆر نایاب پێشکەش بکات باسی ئەنتەر میلان بکەین ئێمە ئەگەر بە کورتی باسێکی ئەنتەر میلانکەین لە 10 ساڵی ڕابردووە توانێتی ئاسێکی زۆر باش پێشکەش بکات توانێتی لە ساڵی 2010 یانە پاڵەوانەکان بەدەست بێنێت جێگیرکردنی سیمۆن ئینزاجی و نەگۆڕینی ڕاهێنەر و وەکو ئەو ئێستەی کە ئەو ئاراستە خراپی کە میلان و یۆڤی و ئەمانە پیاتی ئەپەڕۆن گۆڕینی ڕاهێنەر و گۆڕینی یاریزان و هەندێک جار ئەبینین لە وەرزێکە لە میرکاتوێکە 3-4 یاریزان ئەکرێت 2 یاریزان لە مەرکەزێکە 2 یاریزانە بە هەرزان و بە قیمەتێکی کەمتر ئەفرۆشێتەوە و جارێت یاریزانێک ئێنە ئەس دواتر کەشفە بێک ئەم یاریزانە پێکانی بەڵام ئەبینین ئەنتەر میلان تا ڕادەیەکی زۆر نوێنەرێکی ڕاستەقینەیە لە خولی ئیتالیا کە ئاستێکی تا ڕادێکی زۆر جێگیرە وەکو باسمان کرد 2010 توانیانە پاڵەوانەکان بەدەستبێنێ 2-3 ساڵ لەم بەرتوانی دووەمیانە پاڵەوانەکان لەگەڵ مانسیتیا و چەند هەلێکی ئاسانیشان لە دەستیا کاگە بڕیان زۆر ئاسان لە دەست ئەیانتوانی مانسیتی شتێپەڕن لەبەرەوە ئەو ئیدار ئەو سیقەی یاوە بە سیمۆنی ئینزاژی بەتایبەت لە ئەم 270 خولێکی ڕابردوو کە بە ئەتوانین بڵێن لە 6 ساڵی ڕابردووە ئەنتەر میلان بەقەت ئەم سیاری ڕابردوو زەخت و فشاری میدیا و جەماوەری لەسەر نەبوو و وەکو باسمان کرد زۆرێکیش پیان وا بوو کە زۆر بە ئاسانی بدۆڕێ بە بەرشلۆنە لەسەر ئەوەی کە بەڵام ئەوە سیقەی ئیدارە بوو سیقەی سەرۆکیانە بوو کەوتی بە سیمۆنی ئینزاژی من سیقەم بە تۆ هەیە بتوانین جاریچکە یانەکە بگەڕین تۆ ئاسێکی زۆر زۆر باش پێشکەشکەی لەگەڵ بەرشلۆنە و بیستوان یاریەکە بەرێتەوە و بیلفعل هەم ڕاهێنەر من خوێندنەوەیکی یان ئەگەر بێت و ئێمە کاک گۆران خوێندنەوەمان هەیە بۆ دوو ڕاهێن لەگەڵ ئەوەی کە فلیک ڕاهێنەرێکی زۆر زۆر سەرکەوت و ڕاهێنەرێکی زۆر زۆر ئەتوانین بڵین خوێنەوەی زۆر تەواوی هەیە بۆ تیپی بەرامبەر و بۆ خۆشی بەڵام ئەوەی کە براوەی معنەوی بوو نەک براوەی ئەنجام سیمۆن ئینزاژی بوو کەوکو باسمان کرد لەو قەیرانە ئەنتەر میلان جارێککە هەستانەوە بە 2 گۆڵ پێشکەوت ئەو فشارەشی کە لە سەریوانی بەڕاستی ئەنتەر میلان ڕاستەکە گۆران حەقی خۆیەتی بەرشلۆنە کە فشاری زۆر لەسەر ئەنتەر میلان بێت تۆپی زۆر لە قاچا بێت کۆنتڕۆلی تۆپ لە یاریگای خۆیەتی و زەختی فشاری لەسەرە بەڵام ئەوەی کە بە عەسابێکی ساردەوە بە بەرنامە و بە پلان یاری ئەکرد تیپی ئەنتەر میلان بوو ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو قاعدەی کە سیمۆن ئینزاژی دەست خۆش کاک ژیوار ئەڵێ ئەو کامێرە بخەنە سەرم کاک ژیوار ئەڵێ ئەگەر ئارسناڵ نازناوەکەی بر من بە داوەتێکی تۆکەم کاکە وڵای ئارسناڵ نازناوەکە بێ من تۆ داوەتی منی ئەوە لێساوە کاک لەسەر ماڵ بێ تۆ ئێوە شایەت بن کاک ژیوار زۆر باشە بڕیارجیان ئەم کۆمنتات حەزەکەم بیخوێنمەوە کاک چۆمان ئەڵێ فریک هەڵەکان چارەسەر دەکا و دڵنیابن هەڵەکانی یاری چوون دووبارە نابێتەوە پێم بڵێ هەڵەکانی دووبارە هەڵەکانی فلیکس چی بوو واتە بە ئاسانی گۆڵ ناکرێ وەکو یاری چوون بەشە خراپ داغڵی یاریەکە بوو ڕاست یاریشی قورسە بەڵام دڵنیابن فلیک ڕێیەکانی گۆڵکردن و بەگریکردن دەگۆڕێ و باشترمە بەڵام لەگەڵ یاریەکە دەکات خوێندنەوەی زۆر باشە بۆ یاری دڵنیام جۆسیف میازە هەر بەشە باڵەدەست دەبێ و ئومێدی شمێ پەڕنەوە بۆ یاری کۆتایی هەڵەکانی فلیک لە یاریە چی بوو کەوای کرد ئینتەر لە سەرەتاوە 2 گۆڵ تۆمار بکە هەر بەهێزی ئینتەر و شکانی تەڵ ئۆفسایدەکەی بوو یاخود بەشلۆنە خاڵی لاوازی هەبوو بەتەنیا تۆ کاتێک بە تەڵی ئۆفساید یاریەکە هەر گۆڵ لەسەر تۆمارەکرێت بەتایبەتی تۆ بەرامبەر یانەیەک وەکو ئینتەر میلان کە ڕاستە 3-5-2 یاریەکات باشە بەڵام ئەم دوانەی یاریشبەریەکە هەمیشە لەگەڵ پێنجەکەی ناوەندا کە دونفێرس و دیمارکۆ نەبنەوە بە 4 سێری گۆڵ یەکەم کەروانی هەر 4 تایە یانەوە کاتێککە گۆڵەکە کرد دیمارکۆ لەبەردەم چیزی نییە دۆم فێرسە کە تۆپەکەوەکو ێرشبەرێکی باڵ حساب کە لاوینە ماڵێکی بەشەرۆنەیە هەڵێداتە ناوانێ و توران بە حرەکەیەکی جوان گۆڵەکە تۆمارەکات کەواتە کە فلیک بادەم بڕیاریەوە بەرگری بەرز یاری بکات کەواتە گۆڵی لەسەر تۆمارەکەێت چۆنە ماڵێ چارەسەرەکات وەوە زائیدەن ئینتەر میلان گۆڵی 4ەمیش تۆمارەکات کە بە پێی ڤار بە چەند میلیمەترێک پەنجەیەکی میختاریان لە پێشترە گەر تۆ حساب کە لە ڕووی فیزیاییەوە پەنجەیە زۆر لەویانە بێ خۆ میختاریان گەشتە دۆڵەکە و گۆڵی 4 شکردکەواتە
ئەو گۆڵە لە تایم یەکەمە کراوە بۆ تایمی دۆم نەیتوانێت چارەسەری کات من نکۆڵی لە خوێندنەوەی فیلیک ناکەم نکۆڵی لە زیرەکی فیلیک ناکەین ئەمە شتێک نییە من دانیشتێرە بازەوەکەم بڵێن فیلیک ناتوانێت نەخێرشیکردنەوەی خۆی هەیە نەخێر ئەم یاری بلباوی لەوانەیە لە 150 تاقی یایزانەکان دانێ بۆ یاری ئینتەر بۆ یاری ڕۆژی سێشەمە کاگەڕێتەوانێت دڵنیا بە تیمی شیکاری باشەلۆنە زۆر بەوردی شیکاری بۆ ئینتەر میلانەکەن بەڵام تۆ شیکاری ژەکەی بەڵام ناتوانانی ڕوبەڕووی هەندێک کۆمنت هەیە بەڕاستی کاک عەبدول من بە پشتی نامەنتیقی تێگەچم بەڕاستی هەرڕێک یعنی چی ئینتەر میلان هیچ نەبووە تۆ تیپێک لە ناو یاریگەی بەشلۆنەیە هەر ئەو پێشکەوێ کاکە من چی لە کۆنتڕۆلی تۆ کاکە ئاساتە بابۆسە ئینتەر میلان لە سا 70 پێ بووە زۆر ئاسان بەشلۆنە کاک عەبدول داود بەرشەلۆنە لە دقەی یەکا گۆڵی لەسەر تۆمار کراوە یاریگای خۆیەتی بەرامبەر تیپێکی ژارەکە کە ئینتەر میلانە و ئاساییە و ئیتاڵیا و پارێزگایی لە ئەنجامەکات بەرشەلۆنەیەکیش کە لە کللتوری ئەمیانەیە لە سەدەمی یوان کرۆیفوانێ پشت بە کۆنتڕۆلی تۆ بەستێ زۆر ئاسای لە سا 70 پێ بێت تۆ سێری کۆنتڕۆلی تۆپە بەرشەلۆنە وەکو وەڵامدانە زۆر باشە وەلایەکە بەڵام ئێمە ئەڵێن لەناو یاریگای بەرشەلۆنەدا لەناو یاریگای لیز کۆمپانێسا لەناو هەرێمی کەتەلۆنیادا لەناو ئەو دۆخە دەرونیە زۆر باشەی بەرشەلۆنەدا ئینتەر میلانێک بێ گۆڵ یەکەم تۆمار کات گۆڵی دومیش تۆمار کات دوای دوو گۆڵەکەی لەسەر تۆمار کرێتەوە نەڕوخێت گۆڵی سێمیش تۆمار کات گۆڵی سێمیش ێستا تۆمار کرێتەوە دقیقە 75 بۆ 85 سیر کەرەوە ئینتەر میلان لە هەوڵی گۆڵی چوارەمایە فشار لە بەرشەلۆنە ئەکات کەواتە ئینتەر میلان چۆن خراپبووە من یەک حەزەکە گۆران ئێمە لە چەندەن بەرنامەیە من خۆم دانم بۆ ناوە بەشلۆنە باشترین تیپی 2025 لەژێر سەرپەرشتی فلیک ئەنجامەکانی جگیرە جوانترین تیپە بەڵام ئەوە بێویژدانیە بڵێ ئینتەر هیچینەکە لە یاریە سەرف بێویژدانیە فەرموو زۆرێک لە ڕاهێنەرەکان کاکە گۆران پلانیان ئەوەیە کە تۆپ ئەیان بە تیپی بەرامبەر خۆی یعنی ڕاهێنەر پلانەکەی ئەوەیە کاتێک کە ئەزانێت ئەم تیپی بەرامبەر یانە بیاڵبژاردە توانای زیاترە کاتێک کە تۆپ ئەیە بە یاریزانی بەرامبەر ئەو کاتە پشت بە هەژمە مرتەدە ئەبەس ئەمە پلانێکی خۆیت ئەمە کارلۆس کیرۆش ئەمەی تەطبیقا کرد ئەو کاتێکە لە ڕیال مەدریدا بوو ئەو کاتێکە ڕاهێنەری هەڵبژاردەی میسر بوو ئەو کاتێکە ڕاهێنەری هەڵبژاردەی ئێران بوو یعنی هیچ ئەمن زۆرجار لە میدیاکان ئەو پرسیاریان وەکو ڕەخنە یعنی بە ڕەخنێکی زۆر قورزان زۆر بە عەسابێکی ساردەوە کە کارلۆس کیرۆس زۆرجار عەسەبی ئەبوو ئەیوت ئەمە پلانێکە ئەمەش خۆی بۆ خۆی پلانێکە چۆن تەڵی ئافساید پلانێکە ئەمەش پلانێکە کە تۆپ ئەدرێ ئەی بە قاچی بەرامبەر یعنی زۆر ئاسایە تیپی بەرامبەر بەرگریەکات بەڵام کاتێک کە تۆپ بکەوێتە قاچی تیپی ئەنتەر میلان بە تۆپێکی درێژ چۆ یاریزانەکانی بەرشلۆنە هاتوون بە تۆپێکی درێژ یعنی چەند یاریزان تێ ئەپەڕێنێت بە چەند شرکەی چەند یاریزانێک تێ ئەپەڕێت ئەمەش خۆی پلانێکی سەرکەوتۆ بۆ ئەو ڕاهێنەرانی کە ئەزانن لەم یاریە پێویست ناکات توانای ئەویان نییە کە تۆپیان لە قاچە بێت و ڕکەبەری تیپی بەرامبەر واژیان ئێمە ئەبێت دان بۆیە بنین بەشلۆنە یەکێکە لە جوانترین تیپەکانی ئەم وەرزە و ئیشی خۆشێتی دەبێت کۆنتڕۆلی تۆپکە با تاڵێکم بەرانی گرفتەی دوای تۆ باسیەکەم ئەبێ خۆی شێوازی لە تاریخی بەشلۆنە ئەم تیپە بە دوای کۆنتڕۆلی تۆپ ئاگەڕێ بۆی زۆرترین تۆپی لابێ مانتومان یاریگا یعنی ئەمە شێوازی بەشلۆنە ناکرێت ئەمە کرێتە خاڵی بەهێزی بەشلۆنە کە لەسەر حەسەوسی لابووە ئەمە خاڵی بەهێزی بەشە نییە بەشلۆنە زۆرترین خاڵی بەهێزیە ئەمساڵ بەڵام کۆنتڕۆلی تۆپ خاڵی بەهێز نییە لای من چونکە بەشلۆنە بەم شێوازە یاریەکە و دوێ زۆرترین کۆنتڕۆلی لابێ کاک بڕیار کۆمنت دەگاتەوە لە کاک بڕیار زۆر بە مطلقی پێی وایە ترسەرەکە گات یاری کۆتایی من نەگەست بە قسەکاندا 3 مانگ پێش ئێستاوتمە ئینتەر لایەنێک یاری کۆتاییە بێت بە چەند پێوەرێک نەک بەر لەسەر باشە پێوەرەکان لەسەر هەسوزێورێن کاتمان هەر نەماوەزان خۆڵا ببوورە دەرێنە دەبێت دووسێک خولێک زیاترمان باتی ئەم تیپە چوار وەرزەکاری بۆ دەکات ئەم تیپە لە ڕووی توانای جەستەیی زۆر باش ئامادەیە ئەم تیپە لە ڕووی دەرونیە باش ئامادەیە ئەم تیپە ڕکابەری کردووە لە چەند وەرزی ڕابردوودا یاریزانەکانی ئەزمونێکی باشی ئامادەزێناوە ئەم تیپە گۆڵکارێکی باشیە ئەم تیپە هێڵی ناوەندێکی باشیە هاوسەنگ یاریەکە ڕێکخراوە کورسێکی یەدەکی زۆر باشی هەیە بەڵام ئەم قسەی من بە واتای بچووکردنەوەی بەرشەلۆنە نایەت ئێستا من لە کۆمنتێکی تر ئاڵێت بەوەی بەرشەلۆنە کردووی بە 5 مانگ کاکەم باسی 5 مانگی بەرشەلۆنە ناکەین باسی ئەم یاریەکەین کە ئینتەر میلان بەردەوام پێش بەرشەلۆنە کەوتووە کە ئینتەر میلان ریتمی یاریەکە ئەگەر لە دەست خۆیان نەوبێت بەڵام هێرشەمە ترسیدارەکان لە لای ئینتەر میلان بووە ئینتەر میلان بۆ قسەی پێشکەوتنی کردووە ئەمە بە واتای بچووکنەی بەرشەلۆنە من لە قەناعەتیان بەرشەلۆنە بارتی بێکی تر بووە لە یاریە سێویج سێویەگە دۆڕا ئەگەر لامینە ماڵ نەبووە لە یاریە بەرشەلۆنە دۆڕا
ما بس نقصه ونية ولا العجا أو جول شيء نبوي أو جولنا أو ما بواتنا أجت توانا مهاري لا من يمال بوات توانا مهاري يزانه كي ديك بويا لشوين لا من يمال ياري كردايا يا براستي أو كي إنتر ميلاني شبرزة كرده ولا بالي تشابواني أو إنتر ميلاني قاوتوشي فليجي كرده ولا من يمال بو يعني دي ماركو كات درواني خوي هستيكير كطايتر نتواني يعني زوزو بعسات درواني بوي إما كاتك باسي بهزي إنتر ميلان أكين واتا وني برشلونة بتشوك بيت واتا وني برشلونة كم نخير إنتر ميلان جورة دركوت ئاسایش هەمین پێ دەڵێم بینەری کوردی لەمە تێناگات کە ئینتەر میلان ئامادەیە بۆ ئەم ڕکابەریە ئاسایە بگاتە یاری کۆتایی ئاسایە نازناوەکە بەرێتەوانەیە بەڵام لەگەڵ ڕۆژە تیپیەکانی زۆر باشە کۆتا قسم بەشۆنە لە هێڵی پێشەوە بێ لامین یامال نەقسی هەیە بێ لامین یامال لە هێڵی پێشەوە بەشۆنە بەهێز نییە بەهێزە بەڵام وەکو ئەوەی ناکە ئەمە خاڵێکی خراپ نییە بۆ فلیک بەتاچیت يعني هەمیشە ئێمە کاک گۆران حتا لە لەم بەرنامی بەڕێستانە باسمان کرد ئایا میسی بەرشۆنە دوای میسی چۆنە بێت ئەبێ ئەو پرسیارش بکەین ئایا بەرشۆنە دوای یامال چۆنە بەڕاستی لە یاری ئەنتەر میلانە پیشانی و کاک بڕیار ئاماژەی پێکرد پیشانیان کە ئەو ئاستە نایابەی کە یامال پێشکەشی کرد بەجارێ تیپی بەرامبەری ڕوبەڕووی پاشەخشەیە کرد بەتایبەت لە گۆڵی یەکەمە یانی گۆڵی یەکەم گۆڵێکی زۆر ئیسنایی بوو گۆڵێکی زۆر شاز بوو یاریزانەکانی تووشی بێ بەرنامەیەک بوون ئایا پەنالتی دروستکات یعنی قەتع بکات بگەڕێتەوە فشار دروستکات لەبەرەوە ڕۆڵێکی زۆر بەرچاوی من دڵنیام کاک بڕیار کە باسی یاماڵەکات هەموو یاریزانێک ڕۆڵی هەیە بەڵام ڕۆڵی یاماڵ ئیستثنا بوو ڕۆڵی یاماڵ شاز بوو ڕۆڵی یاماڵ شتێکی چاوەڕوان نەکرای زۆر ینی ئاستی لامین یامال بە شۆنێک گەڕانە بۆ یاریەکە لەبەر ئەوە یامال نەبێت بەڕاستی یاریزانەکانی کە هیچ کامیان ناتوان ئەو ئاستە ڕاست جەدەگی لامین یامال فاتیە گە فاتی لە شوێنە یاری بکات ئایا فاتی ئەو فشاری لەسەر دیمارکۆ هێڵی بەرگری دروستە کرد نەخێت مطلقاً 100% ئەتوانین هیچ ئێستا یامال بەدیلی نییە قسە بەشە ئاگاتە یاری کۆتایی یاخۆ ئینتەر میلان من بەیارێکی زۆر کراوەی بینم کاک گۆران سانسەزە یەک وایە شانسێک یەکە بینم بڕیار ئەنتەر میلان وایە ناڵم بە مطلقی بەڵام چانسی زیاتر بە ڕێژەی ئەتوانم بڵێم لە 155 ئەگەر ولا 45 بەشەڕۆنە ئابە و جوۆرە نەگای ئەگەر نا بەشەڕۆنە تیپێنی خۆیەوە بە ئاسانی با بەدەستوانێ یاریزانی زۆر باش یەک لایکشتی تیا یانی ببوورە پێدا بڕم یاریگای ئەنتەر میلان فشاری ئەنتەر میلان ئەبێ نابێ بەرگری یاری بکەن ئەمەش تا ڕادێک بێتە نقطەی زۆر بوو ئەنتەر تەعاملی زۆر باشە لە یارەکەی بەیار هەماشت بوو لەناو بەیارە یارەکەی بردبووانێ لە یاریگای خۆیدا گۆڵیش ئێستا تۆمار کرا دواتر دوو گۆڵی تۆمار کرد وەشتانای تەعاملی ئینتەر میلان سیمۆنی زاکی لەو بابەتەیە بە باشی بینی بۆیە بە ڕێژەی لە 105 زیاتر بێت پێما بێت ئینتەر میلان تا ڕادەیەک لە پێشترە بۆ گەیشتن بە یاری کۆتایی تر ئەمە بابەتێکی شیکاریە ئێمە پێوەرەکانمان باس کردووە نەگەمە بابەتێکی پێشبینی کردن بێت بەڵام وەکو خوێندنەوە تا ڕادێک ئینتەر میلانێگە بینم بۆ یاری کۆتایی بەڕێژەی لە 150 سعدی ڕۆژنامە و شۆڤەکە دووبارە بەخێر زۆر سپاس کردەوە زۆر سپاس ڕوون بڕیاریان تۆش هەمیشە هەر سال سەلامەت بی خۆشەویستان زۆر سپاس بۆ هاوکاران و کاتی لۆستایی ویشان پێداین هەر لە خێر و خۆشییا بن هەفتەی داهاتوو خۆی گەورەتەمەند باهینەوە خزمەت خواتان لەگەڵ